سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران لە کانی دینار، ئاگرگرتنی دارستانەکانی شاری ئەیوان سەر بە پارێزگای ئیلام، بەیاننامەی کۆمەڵێک لە شارەکانی کوردستان بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینا، بەڕێوەچوونی ساڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ژینا لە شاری یوتۆبەری سوئید و بەڕێوەچوونی ئاکسیۆنێک بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینا لە کۆڵنی ئەڵمان. چالاکی تەبلیغی بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران لە کانی دینار. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی تراکت لە کانی دیناری مەریوان ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێرانیان بەرز ڕاگرت. بە پێو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی تراکتی پیرۆز بێت ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران، بژی سۆسیالیزم و نۆی خەرمانان ساڵیادی گیانبەخشکردنی کاک فواد مستەفا سوڵتانی یادی ئازیزی ڕێبەری هەمیشە زیندوی کۆمەڵە و هەروەها ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێرانیان بەرز ڕاگرت. پشتیوانی معالیمانی زیویەی سەقز لە شارام کەریمی. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە معالیمانی زیویەی سەقز سەردانی ماڵی شارام کەریمیان کرد کە بۆ ماوەی 6 مانگ لەسەر کارەکەی دەرکراوە. لە چاوپێکەوتنەکەدا معالیمانی ئەندام لە ئەنجومەنی سنفی معالیمانی زیویەی سەقز پشتیوانی خۆیان لە ناوبراو دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو حکومە ناڕەوایە بوون کە بەسەر معالیمانی کوردستاندا سەپێنراون. شارام کەریمی برای مەجید کەریمی معالمی لە سەرکار دەرکراوی ئەندام لە ئەنجومەنی سنفی معالیمانی کوردستانە. شایانی باسا لە مانگەکانی ڕابردوودا 15 معالمی ئەندام لە ئەنجومەنی سنفی معالیمانی کوردستان بەهۆی چالاکیەکانیان لەلایەن لێژنەی پێداچوونەوە لەسەر چاوانەکانی ئامۆزش و پەروەرش حکمی لەسەر کار دەرکردن، دوورخستنەوە و خانشینکرانی زۆرەملەیان بەسەردا سەپێنراوە. ئاگرگرتنی دارستانەکانی شاری ئەیوان سەر بە پارێزگای ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا دارستانەکانی شاری ئەیوانی ئیلام بە هۆکارێکی نادیار ئاگریگرت و بە هۆڵی شارەکانی ژینگەئی و خەڵکی ئەو پارێزگایە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتوون سروشتی ناوچەکانی ئەو شارە کە بەر ئاگرەکە کەوتون زیانێکی زۆریان بەرکەوتووە، هەروەها ئەو ژینگە پارێزانەی کە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیان داوە بەهۆی نەبوونی پێداویستی تایبەتەکان بۆ کوژانەوەی ئاگرەکە گیانیان لە مەترسیدا بووە. شانی باسا لەلایەن ڕژیم و ناوەندە پەیوەندیدارەکانەوە تەنانەت تیمێکی فریاگوزاری خێراش ڕەوانەی ئەو ناوچەیە نەکراوە. بەیاننامەی کۆمەڵێک لە شارەکانی کوردستان بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینا. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ئەندامانی ڕێکخراوە ژینگەئی فەرهەنگی و مەدەنیەکان لە کوردستان بە بۆنەی نزیکبوونەوەی ساڵیادی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. لە بەیاننامەکەدا ئاماژەبەوەکراوەکە ئەو توندوتیژیە کە لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دژ بە ژینا ئەمینی ئەنجامدرا لە سەرەتای هاتنە سەردەسەڵاتی ئەو ڕژیمەوە بەسەر خەڵکی ئێراندا سەپێنراوە و ئەو شۆڕشە نیشاندەری ئەوەیە کە خەڵک سەرکوتی ئەو ڕژیمە قبوڵ ناکات و خوازیاری ڕووخاندنی سیستمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەک لەسەر ئەوە کراوەتەوەکە کۆماری ئیسلامی تووشی دەیان قەیران و بەتایبەت قەیرانی ئابووری بۆتەوە و بەهۆی ناکارامەی ئەو ڕژیمەوە خەڵک لە هەژاریدا دەژین و پێویستە کۆمەڵگەی ئێران لە ئاسەرکت و لە سێدارەزانی بەندکراوان بێدەنگ نەمێنێت. ڕێگری ڕژیم لە بەڕێوەچوونی ڕێپێوانێک بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە. لە ڕۆژانی ڕابردوودا ڕێکخراوەی ژیانی سەوزی سەقز بە بڵاوکردنەوەی بانگەوازێک ڕایگەیاندبووکە
ڕۆژی هەینی 21 خەرمانان ڕێپێوانێکی شاخەوانی بەمبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە بەڕێوە دەچێت، بەڵام بە گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم ئەم ڕێپێوانە هەڵوەشێنرایەوە. بەپێی زانیاریەکان لە بانگەوەزەکەدا ئاماژە بەوەکراوەکە ئەم ڕێپێوانە بەمبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگەی کوردستان لەسەر چیای چاقڵی سەقز بەڕێوە دەچێت. بەڵام ڕێکخراوەی ژینگەئی ژیانی سەوزی سەقز شەوی پێنجشەممە 20 خەرمانان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بەبێ ئاماژە بە هۆکارەکەی ڕایگەیاند کە ڕێپێوانەکە هەڵوەشێنراوەتەوە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی و هێزە سەرکوتگەرەکانی هەموو هەوڵێکیان داوە لە شار و شارۆچکەکانی کوردستان و بەتایبەت لە شاری سەقز بەهۆی نزیکبوونەوە بە ساڵیادی گیانبەخشکردنی ژینای کوردستان ڕێگە لە بەڕێوەچوونی هەموو چالاکیەکی خەڵک بگرن و ئیزن نادەن خەڵک کۆ ببنەوە. گیان لەدەستانی بەندکراوێکی ژن لە زیندانی کەچووی کەراچ. بەیانی ڕۆژی هەینی 21 خەرمانان بەندکراوێکی ژن لە زیندانی کەچووی کەراچ بەهۆی دەستڕانەگەیشتنی بە دەرمان گیانی لەدەستا. پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو بەندکراوە بە ناوی مەریەم شەهرەکی شەوی پێنجشەممە 20 خەرمانان بەهۆی ئێشی سنگیەوە ڕەوانەی نەخۆشخانە ئەو بەندیخانەیە دەکرێت، بەڵام بەهۆی بایەخنەدانی بەرپرسان و پزیشکی زیندان بە دۆخی تەندروستی بەندکراوان پاش چەند کاتژمێر مەریەم شەهرەکی تووشی جەڵتەی دڵە بێت و پێش لە گەیشتنی بە نەخۆشخانەی دەرەوەی زیندان گیانی لەدەست ئەدات. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی سیری. ڕۆژی هەینی 21 خەرمانان کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی سیری دژ بە وەدینە هاتنی زاخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکانیان ژیانیان تووشی کێشە بووە و خوازیاری بەرزبوونەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، ئێمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەی و بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها بایەختانی بەرپرسان بە داخوازیەکانی کرێکارانی شەرکەتی نەوت بوون. ناڕزایەتی خەڵکی شاری تەرەغڕود دژ بە چالاکی کانگاکانی ئەو ناوچەیە. ڕۆژی شەممە 22 خەرمانان کۆمەڵێک لە خەڵکی شاری تەرەغڕود سەر بە پارێزگای ئیسفەهان دژ بە چالاکی کانەکانی ئەو ناوچەیە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی کانەکان لەو پارێزگایە سروشتی ناوچەکە تووشی زیانێکی زۆر بووە و هەروەها ژیانی خەڵک تێکدراوە. خەڵکی ناڕازی خوازیاری کۆتایی هێنان بە چالاکیەکانی کانەکان، بایەختان بە داخوازیەکانی خەڵک، سزادانی تاوانبارانی دژ بە ژینگە و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانی خەڵک بوون. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لەنگەرگەی کۆنارک. ڕۆژی هەینی 21 خەرمانان کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری لەنگەرگەی کۆنارک سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دژ بە وەدینە هاتنی زاخوازیەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەسکردنەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمنی پیشەیی و هەروەها بیمەی دەرمانی کارامە، پێدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکانی و هەروەها بایەختان بە ژیان و معیشەتی کرێکارانی شارەداری بوون. بەڕێوەچوونی ساڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ژینە لە شاری یوتوبوری سوئێت. ڕۆژی هەینی 21 خەرمانان ئاکسیۆنێک بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژن ژیانازادی بە بانگەوازی حەزب و لایەنەکانی کوردستان بەڕێوەچوو. بەپێی راپۆرسەکان ئاکسیۆنەکە بە خولەکێک بێجەنگی بۆ ڕێزگرتن لە گیانبەخشکردوانی شۆڕشی ژینا دەستی پێکرد، دواتر پەیامی هاوبەشی حەزبە ڕۆژهەڵاتیەکان بە سێ زمانی کوردی، سویدی و فارسی پێشکەشکرا. هەروەها شادی حەیدەری ئەندامی حەزبی سۆسیال دموکراتی سوئێت با نوێنەرایەتی کۆمیتەی ژنانی سۆسیال دموکراتی وڵاتی سوید وتارێکی بە زمانی سویدی پێشکەش کرد و پاشان هاوڕێ کاوە ئەحمەدی بەشی کوردیەکەی پێشکەش کرد. پاشان شەعری بەڕێز کاک ئەحمەد بازگر چەند شارێکی پێشکەشی بەشداربووانی ئاکسیۆنەکە کرد و لە کۆتاییدا ئاکسیۆنەکە
بە وتنەوەی سرودێک لەلایەن هۆنەرمەند ئەسعەد مەریوانی کۆتایی پێهات. دووە هەواڵ بە ڕێوەچوونی ئاکسیۆنێک بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینە لە کۆڵنی ئەڵمان. بەپێ راپۆرتی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆمۆنیستی ئێران لە شاری کۆڵن ڕۆژی شەممە 13 خەرمانان ئاکسیۆنێک لەلایەن حەزب و لایەنە چەپ و کۆمۆنیستەکانی دەرەوەی وڵاتەوە بە بۆنەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینە لەو شارە بەڕێوەچوو. بەپێ راپۆرتەکان بەشداربوونی ئەو ئاکسیۆنە بە وتنەوەی دروشم، هەڵگرتنی پلاکاردی ژن ژیان ئازادی و بەرزکردنەوەی وێنەی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. لە بەردەوامی ئاکسیۆنەکەدا نوێنەرانی حەزبی کۆمۆنیستی ئێران، ئەنجومەنی بنەماڵەی دادخوازان لە ئێران و هەروەها ئەنجومەنی دادخوازانی ئێران چەند وتارێک ئاراستەی بەشداربووانیان کرد و ئاکسیۆنەکە بە وتنەوەی سرودێکی شۆڕشگەرانە کۆتایی پێهات. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئەستە بن.